Well, he was in London and he was on his own. ڕۆژنامەنووسی بەریتانی بترۆنیلا وایت لە وتارێکدا لە ڕۆژنامەی تەلەگرافدا بە بیرخستنەوەی شێوازی بیرکردنەوەی ئەمریکیەکان بەو پێی ماوەیەک لە ناویاندا ژیاوە دەڵێت پێشبینی سەرکەوتنی سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ دەکەمەوە بۆ پۆستی سەرۆکایەتی. وایت بەگاڵتەوە دەڵێت بە هەستی تێکەڵەوە چاوەڕێی گەڕانەوەی دەکەم چونکە پێشتر لە وتارێکدا سکاڵایەوەم کردبوو کە ناوبراو هێشتا 20 جونەهی سەرلینیم قەرزارە کە پێشتر بۆ گرتنی ئۆتۆمبیلێک لێی وەرگرتبووم لە لەندەن بەر لەوەی بچێتە کۆشکی سپی. پێشتر پێم گوتبوو دز و پێویستە لە زینداندا بێت. نووسەر ئاماژەی بەوە داوە کە لە دەستوری ئەمریکیدا ئەوە نییە کە سزادراو نەبێتە سەرۆک. بۆ ئەوەش ئاماژەی بەوە کردووە لە ساڵی 1920دا یوجین بخۆی بۆ پۆستی سەرۆکایەتی پاڵاوت لە کاتێکدا لە ناو زیندانی ویلایەتی ئەتلانتادا بوو بە تۆمەتی نانەوەی فیتنە. ئاماژەی بەوەش کردووە کە دیب سەرکەوتوو نەبوو چونکە سۆسیالیست بوو کە ئەوە تاوان بوو لە ئەمریکادا زیاتر لە هاندانی خەڵک بۆ هێرشکردنە سەر تەلارەکانی حکوومەت. ئەمەش وەکو ئاماژەیەک بۆ هێرشی ترامپیەکان بۆ سەرتەلاری کۆنگرێس لە ساڵی 2021دا. نووسەر گلەی لە دیموکرات و زۆرێک لە کۆمارەکان دەکات کە ئەوان بوون هەلیان بۆ ترامپ ڕەخساند خەونی ئەمریکیەکان پێشێل بکات یانی نیشتمان پەروەریە لە وڵاتەدا. لە نێویدا ئامانجی دیموکراسی کە بریتیە لە دەستەبەرکردنی پێشکەوتن و ئەسکردنی هاوڵاتیان بە گشتینەکانەوە بەتوانایان بۆ دەستەبەرکردنی ژیانێکی باشتر و زیاتر دەوڵەمەندی و بەختەوەری. ڕۆژنامەنووسی بەریتانی بترۆنیلا وایت وتارەکەی بەوە کۆتایی پێهێناوە کە سەرکەوتن لە ویلایەتە یەکگرتووەکان پەیوەندی بە نێوەڕۆکی خێزان و هاوشێوەکانیەوە نییە، بەڵکو پەیوەندی بەوە هەیە کە تۆ پیاویت و لە خۆبایی بیت. ترامپ ڕوبەڕووی تۆمەتی پەیوەندیدارە باوەڵدان بۆ گۆڕینی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی و هێرش بۆ سەرتەلاری کۆنگرێس کە پارێزەرەکانی داوایان کردووە لە دادگایی ناوبراو دوا بخرێت بۆ نیسانی 2026 کە تۆمەتەکان لەسەر هەڵبژاردن و هەڵوەشاندنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکانی 2020ن. تیمی بەرگری لە ترامپ بڕوایان وایە ئەمان ڕۆژانە دەبێ 99,762 لاپەڕە بخوێنەوە کە بەرامبەرە بە 78 جار خوێندنەوەی ڕۆژانەی ڕۆمانی جەنگ و ئاشتی ڕۆماننووسی ڕووسی لیو تۆڵستۆی. We were getting ready to win this election. Frankly, we did win this election.